ای وقت و گشت وقتی دان و خیر. سلام و خدمت بینەرەی لە عزیز بەرنامەی هەنار. دی ئادیۆ بیا ئەڕای وێش احتمالاً کە هەر هەفتە شەوەی لە جومە بایمە خدمەتتان و لەگەردە بەرنامەی هەنار و وەگەردە تاموچێژێک تازە یەی باشتر لەی بەرنامەی لە پێشکەشی وەی عزیز بکەین. ئومیدوارم تا ئێرەنگە و تایی وەختە کە نزیک و یەی ساڵە ئی بەرنامەی لە پێشکەشی وە کردیمنە ڕزایەتی ئیوە وەدەست هاوردی من. و هەوڵ و تەلاشمانیش هەیەسە کە بتوانیم ئەو ئاوات و داخوازیە لە ئیوە لە ناوی بەرنامە وەجیباریم. پەیوەندی ئیوە لەگەردی بەرنامە بوودە هاندەرێک فرەتەر ئەڕایە کە بتوانیم ئەو ڕزایەتانەوە دەست باریم و وەرچە و ڕوونیگە ڕایمە کە ئەو داخوازیە لەوە ئەو پێشنیارەی لەکەیوە لە ڕێی ئادرسە جیمیل و فەیسبووکە بەرنامەکە کە لە خوارە شاشەکانە تەلەڤیزۆنەکاندا نووسریاس لە ڕێ ئەو ئادرسەی لە ئارامان کلێ بکەین و ڕێ نیشاندەرێک بوو دەڕایمە کە بتوانیم ڕزایەتانەوە دەست باریم و ئەو چشتەی لە ڕاچاو بکەین لەناو بەرنامەکە. دەستپێکە بەرنامەگەست ناوبڕێک و دوایەوە لەگەردە میوانە بەرنامە تێمە خدمەتتان. وڵاتە کوردستان وڵاتە ڕەنگینیگە. لەگەردە ئی ڕەنگینیش یەوەری چەرمەسەری و بەدبەختی و چارەڕەشی فرێشکیش هەست. چ وە شیوازە وڵاتەکە چ خەڵکەکەیشی. هەر کامێکمان لە ئی بەشە لە کوردستان کە ژیەی من لە هەر شارێک و لە هەر لادەیە کە ژیەی من جاروبار گرفتار خۆشی بێ من جاروباریش گرفتار ناخۆشی. ئی چاڵ و بەرزیەی لە جاروبار کە تماشایکەی وەگەرد وڵاتەی لێتر و وەگەردە نەتەوەی لێتر خۆت قیاسکەی جاروبار دڵخۆشی خۆت دێکی وشی تەبیعیە و سروشتیە و گشت مەلەتەی جوورینە. وەلی بڕێ جاریش هەست جوورە ئی ڕوژەی لەکە هایمە ناوی و فرەیەک لە بەشەی لە کوردستان لەگەردە شەڕ و ئاژاوەی داگیرکەرەی و تۆرۆریستەی کە ئەلئان ئەسمیان داعشە و هەر جار وە ئەسمی هاتنە جاری وە ئەسمە بەس بێ جاری وە ئەسمە حکوومەتی شاهنشاهی ئیران بێ جاری وە ئەسمە عوسمانی بێوە درێژای تاریخی شتێ لە ڕوویداست. وەلی ئی قەنەعەتەوە پێیمان دەستێکی وشیم ئیمە لە فرەیەک لە نەتەوەی لە دنیا یەکەم چارەمان ڕاشترە و سیەترە. یەکێک لەو تاکە کەسەی لە کە ئی چاڵ و بەرزیە لە ناو ژیانی فرە ڕوویداس و فرە دیەوەچەوە خۆی هەرچەند تەمەنیشی ئەقەرە درێژە نەکیشاز کە چاوەڕیە بی من لە ئی میوانمانە دوور بود وەلی بشم پشتی بچەمێت و خۆشبەختانە تاالان توێنستی خۆی ڕابگرێت و جوورە نەتەوەی کورد کە لە ئی درێژای تاریخە توێنستی خۆی ڕابگرێت. ئەلانیش هایمە خدمەتی لە شارە خانەقین کاک تەنها خانەقینی. خۆشاتی وە بەرنامەی هەنار. پیچیدان مەمنونم من فرە خۆشحاڵ بێم و شانازیە و یعنی ئیمڕۆ توێنم ناوی بۆم کە خۆشترین ڕۆژ مامە خزمەتی وەی عەزیز و خۆشەویست براک. مەمنوندا. کاک تەنها دەستپێکە بەرنامەکەمان وە شروع بەرنامەکەمان وەرجەیەکە بچیمە بەڕێک باسە و لەسەر ئەلان وەرزە هاوین و تاوسانە و ماوەیەک فرە توول نییەکەشی وەی ڕۆژەی لە ڕەسیمنە وەرزێک کە هەنار ڕەسێت. بەرنامەی مەش هەنارە لەگەڵ هەنار میانە چوونە بڕوا بکە فرە علاقەمەندم و هەنار یەکێکە لە میوەی لێ بەهەشت یعنی یەکی لە میوەی کە دیارە واقعان لە وەرزێکی شتێیشی واران کرد مانگ نۆ کردی واران داڵەزەوی هەناردی ئەو مەوقع دی وەخت خۆیەکە بایەبان هەنار ئومیدوارم بەشکیشتمان بود لە وڵاتەکەمان. مەمنونم. ئەگەر جوورە پرسیارە دووەممان وە بتوانین سەرەتا ئەڕا کەسێ لە بینەرمان کە ئەلان دەرن تماشای بەرنامە بکەن کورتە باسێک لەسەر بیۆگرافی خۆداڕە بینەرێنمان بشی دوایەوە بچین ئاراستی پرسیارەکە. مەمنونم. من برادان تەنها خانەقینی وەڕەچەڵک باو باپیر و خۆم خەڵک خاڵی شاری خانەقینم
أما خوشبختانە ئێمە کە بۆ حکم ئەوەی کە ملەت و کوردین کەمتر کەسمانەس ئاوارە و دەروەدەری بە خۆی نەدیە و حکم ئاوارەی من هەر لە شار خانەقین هەر نەویمە بیش هەر نەویمە فقط وە ناو خانەقینیم وئەلا بۆش لە داڵک بیمەوە هاتمەسە دنیا و چەوکردمەسە و ڕاستە لە خانەقین بیمنەوەری خۆ شتی وە یادم نێتێک چون مناڵ بیمە سەرەتای قۆناغە ناوەندیم سەرەتایم لە قوتابخانەی لەیلا قاسم لە شاری کەلار خۆنستمە تا 6 و قۆناغە ناوەندیم کە بوودا 8 و 9 7 و 8 و 9 کە بوودا ڕەهنمایی وابزانم لە شاری سلێمانی خوانیمە تا کلاس 9 و دوای ئەوەی کە ئەو ساڵە هات کە تەواوە کوردستان ڕوویکردنی ڕۆژهەڵات و ئاوارەیە و دەروەدەری ڕوویکردە گشتمان چوونە شاری کرماشان و شاری کرماشان مندم هەتا 2010 یەک 3 ساڵە هاتمە سەوئەرە کوردستان کە هامێری لە شاری سلێمانی نیشتەجیم ئەمما من سەرەتای کار هونەریویانم گشتی وە کرماشان پەیوەستەوە ڕاستی و حکمەوەی خۆم خانەقینی و کەلهۆڕم هەرچەندە یەکی تاو شعر درێمی سەوە ناوە زاراوەی سوورانی ئەمما دوو کتاوتر هەست بۆ ناوە کەلهۆڕی چونکە زیاتر بایەق دەمە کەلهۆڕێگەوە ڕاستی بۆ حکمەوەی خۆم کەلهۆڕ بیمە هەروە کرماشان وەگەردی چەند ڕەفیق و نەوازەندە و شاعرەکان و ئەدیب و نوویسەر بیمە کە توێنستمە خۆشبەختانە تای پایە خزمەت خاسێک و بەرچاوێک بڕستم ئەگەر چێ وە گوێرەی پێویست نەویە چونکە من بواری ژیانم ئەوەنە ڕخسەت نەداست کە گشت ئاوات و گشت کارەکانم کە بریتە لە 3 ڕچکەی هونەری یەکێکی ژەنیاری سنتورەوە خۆ کارکردنەوە گەر چەند گرۆپی وەری خۆ زیاتریش کارە مەعرەخکاری کارە چوب کە هەوە کرماشان یادگرتمە کە شعریشەوە بەهرەی خودایەک بی و پەروەردەی ئەو بەهرە هونەریشەوە کرماشان بی تا بمینیمیش قەرزار کرماشان و قەرزار کرماشاییم لە ڕێگەی هونەرەوە. خب لە سەرەتای قسەکەدان وەتین خۆشبەختانە ئی ئاواری و دەروەدەریە لە دواییشە هەر وەتین خۆشبەختانە منیش ئیجورە فکەم کە هەرچەند دیدگایە جیاوازە وەلی خۆ بودیش وە چەوە خۆشی تماشایەکەی چون لە یەشی نەنیشتینەوە هەمیشە لە ئیلاولا گردینەوە دەستکەفت داشتینە ڕژیان من هەمیشە وتمان نەباید بیشم ئاوارە بیمە چونکە هەرجا چوومە وە ناو وڵات خۆم کە دەرنەچوومە نەباید بیشی ئاوارە بیمە ئەما خۆ ڕیشەکەنین وە شارێک توزی باری ژیان کە لەخکەی تا ڕادەیەک بود بیشی ئاوارەی ئەما خۆ ئاوارەی من بچمە سلێمانی سلێمانی بچمە کرماشا بۆم وەرە خانەقینیە مەسەرەن گردینی گەوەڕاستی وەلی خۆ بالاخره هەر عەزیەت بیمنەوە ناو زندگی کاکتەنها ئەو چەند ڕۆژ پێش کە تەلەفۆن کردم لە لیدان فکر نەکردنی دنیا چەندی بیوچەگا کە ساڵ 2004 و ئەوانە بی یەک جار یەکترەکی دین و ئەلان وەی وەزیەتە ڕەسیم نەیە خۆدی قسمەتە یا ئیمە یەک شیژیمە بە ساسەیەکە و یەکەمین شیژیمە خەڵکە یەک شارونێتەوەی ئێمە یەک ئەدەب و فەرهەنگمانەست دووەمین تو جەنابەت زەحمەت کیشی لێ ڕێگەوە و ئیمەش کە هەوڵ و کۆشش من کە خۆم ئێستا ئەدەب و فەرهەنگ و نێتەوەم بپارێزم چونکە بەرزترین خاڵە لە ناو ئەرا شانازیکردن ملەتەکەم ڕان ناسانن زوانەکەم من ئەی کارەکەم و توش هایدە فکر پەروەردەکردنی کارە حتمەن ئێمە هەوەی ڕستی من خب باسی کارەکاندان کردن وەتین شێری وشین و سنتور و وەلی ئاماژەوە کارت دارەگە نەکردین ئاماژەوە کاردارەگە حکم وەڵڵە ژەنیاری سنتور کەمتر پیش هاتیە و ناوێکی دوو گرو کار کردمە کەمتر پیش هاتیە بەس لە بوارە شعر و لە بوارە کارە دار کە هەڵکۆڵینە دارە فرە چونکە من چەندین جار چەندەنگی خینکیای چەندەنگی مردی چەند کاری کە هیچ کەس فرەکەم کەس لالێلی کرێسەویان نەزانستی چەس من توێنستمەوە ڕێگەی ئەیدارە و بوودە تابلاوێک و لە ماڵەکان هەڵبواسری لە دائیرەکان هەڵبواسری لە شوێنە گشتێکان هەڵبواسری زانستمە مەسەلەن شعر هەست پەند شعر هەست ڕانمونە مامۆستا پیرەمێرد ڕەنگە فرە کەسمان هەر وەلای کتاوەگەی ڕەتبووی من هەر نەزانین چەوتیە پەند هەست لە ناوی دەراوردمەویشی ئەگەر ببی بە پۆڵا دنیا بدەی بە کۆڵە ئەبێ برزی لە خۆڵە فرە کەسە ئەسەن هەر ئەحساس ناکەن یەک ڕۆژ دنیا چوت هەر فکر ناکەن ئەسەن مەرگ چاس
وی دنیا چێت مینێت کە ئەوە خوێنێت ڕەنگە وەلای کتاوەکەی مامۆستا پێرێمەردە وە ساڵە ڕەت بوو نەزانێت وەلی من کردمێ تابلای گوت داینام ڕەنگە و باد وە بڕێ پویت وە پارەی بسنی دەێرانەوە ماڵەکەی یە من ڕەسانە نیگەر زانستمە ئەو دارە زانستمە چ شتێکە مینێت کتابێک نییە لە گوشە بکەفت و یەک وەختێک بتواد و سیرکردنی وەلی ئەوە نە لەبەرەوە زیاتر بایەق دامەسە ئەو دارە توێنستمە کار فەرۆپی ئەنجام بدەم یعنی لە شعر و لە کارە کەنینە دارەگەیش هەدەفتان یەکشتەوە ئەوەش ڕەسانە پەیامەگانە ڕەسان پەیامنە بەداخەوە کاکە فازڵ من سە کتاو نووسامە هەر یەک کتاوێکم باید بخۆنی لێ بزانی چەست لە ئەنسوود کە لە پیر کوردیش تەمەشای کردنە یعنی بەس تایسە نەتوانستمە چونکە باری ژیانم وتم ئەو بار ژیانە بتوێنم بۆ چاپ بڕستمەی بەداخەوە ئێمە حتا لە ژیان بووین کاری ڕەمان ناکردی بیشتر هونەرمەندانەوانی کرد لە بوارە کارکردنە تا نەمینن تا بمینەوە دنیاوە ئەو کاری لە کە تۆ نەڕایانێ و دوای ئەوە مەگەڕی دوای ئەوەیش بۆ نەزەر من فایدێکی نییە خب فایدا ڕە شخصەکە خۆی نێری وەلی خوارە خەڵکەکە ئەراخۆ کەەوە سابت ئەوە کە هاجیون خۆی ئەوە کە دا خب ئەگەر بچیمە سەر مۆزوع تابلۆغان کە لێرە زەحمەتکیشانەوە هاوردینە سێ وەرجە ئەوە کە جواب پرسیارەکان بێن ئەو بەشەکە خۆدان زەحمەتێکیشانە یەک لە پێشانگای کە هێشتینە ڕە نابینایل کە لەگەردیان کارکەین ئەوە وەگەردێک و دوونیم و دوایەوە پرسیاری لە خدمەتان ئەرز بکەم بینەرێ لە ئەزیزمان لەگەردێک و ئەو پێشانگا کە کاکتەنها زەحمەتێکی شاس و ئەڕا خەڵکە سولەیمانی هێشتێسەی و مردم تەماشاکەرە و تابلۆی لەبینە لە چەند دقیقەی وەگەردێک و تەماشایکەم و دوایەوە دەریژەوە باسێگەماندی کاکتەنها ئەڕامە پرسیار یەبی کە چی بیە مەسەڵەن کەسی لە شوێنێک کارکرد جاروبار و ئەتفاقە جاروباریش و هەڵبژاردنە ئێوە لە شوێنەکە لەگەرد نابینایی لە یەکێتی نابینایی لە سولەیمانی دروستە کارکەین و ئەتفاق بێ ڕووداوێک بێ یا خۆدان هەڵی بژاردنێ لەو شوێنە کارکرد ئەوەی ڕاستی بوو ئەتفاق بی تەنانەت من هەر فکر نەکردم ئیجور جایگیش بود و حکمەوەی کار کە وتن لەلامان کار بکەوە ئێمە و عنوانە لەورێ کار بکەم و کارمەندی وەلایەن بیم فکر نەکردم نابینایان بەڕاستی یە ناخ و یە دەرونیان بود و حکم ئەوەی کە نادوێنن نابینان لە ناو ناخیان چەند هونەری بەڕاستی پەنگ خواردیە چەند کێشە و گیر و گرفتاری و چەند وتار جوانی
ئیتر حکمەوەی لە نەتێکەڵ بێ من وتم کار چەسبی من کار خۆم وتمەرەیانە وتم کار من عڕەقکاری یانە فرە خوشحاڵ بین بۆ گەردیان فریان کە زانکۆ خۆینە فریان کە سەدحی سەوادیان هابان وەڕاستی لە ناخیان چەند چیشتی وەدی کردم و حکم ئەوەی خۆم قاتی ئەدەب و نەر و کەلتوریانە شعر و ناخیان دیم وتەی جوان لە ناخیان دیم دنیایەکن بەڕاستیێرا خۆیان یادێ دامەزراندنە ڕێکخراوەگەیان بی کە وە فرسەتی زانستم ئەویش توانستمەوە لە لای خۆیان ئیسەیش هەر لە لەورە لە قات تەبەقەی دوو بیشی من و تا خۆم هەست لەورە ئەرایان کار کردم ماوەیەک تەقریباً وە 3 مانگ توێنستم من ئەو پێشەنگارایان دابین بکەم وە دوو کاریەک فرە خۆشحاڵیان کرد ئینسان لە هەر ڕێگەی ئەدەب و هونەری خۆی بتوانێت خۆشحاڵ و هەر کەسێک بکەی خۆی کار ئەجردارێکە بەڕاستی هەم ئەو کاریان کە دڵیان خۆش بوو دوو کە بمێنیدەوە بەڕاستی نابینایان کە تابلۆکان ئەگەر سرنج بدەیت و دقەتی بدەیت هەر تابلۆیەکی دنیایەکە گشتی لە تێکست و ناخە دەروون و نابینایان بەڕاستی دەنگیان دەرکردم بەڕاستی ئەو ناخە نەیشتم لە ناو دڵیان پەنگ بخۆی حەسر بوو بەڕاستی ینی لە خۆم ڕازی بم ئەی کارە ڕایان کردم ئەوانش کە فرەوە دڵنیایەوە کە لە وتەو قسەکانیان کە دیاربی بڕوا بکە چەندین ئێدارە و چەندین لایەن هاتنە ئەوەنە دەستخۆشی کردن کە دی بڕوا بکە فکری کردم فرە لەوە زیاتر ڕایان کردم هەرچەندێ من کارەکان گەرە فرەتر باتە بەزی کات و وەختەکە هەر ئەوە ئیجاد کرد ئارا نابینایان هەر کاری بکەی لەی وڵاتە و تایبەت ئەی نابینایی لەکە ناخ دەروونیان کە وتم فرە ڕوشنە بڕوا بکە هەرێکی هەتاوێگن و ئاسمانە و دروستە نابینان فرە کار تواسم فێشتر ئەرایان ئەنجام بدەم ئەمە وەختەکە ئەوە نەخوازی هەر ئەوە نەبی کە پەنا بەرخوا خوشبەختانە سەرکەفتیش بی بەرنامەیەک خاسێکیش بەرایان ئەنجامدام ومیدەوارم هەتا لەلایەن ببینم و بتوانم خزمەتە پێیان بکەم لێی بوارەوە زیاتر لە خۆم ڕازی بووم و مەمنون میشەرا ئێوە کە بایەخدان و ئەی کارە کە من هاوت نەدەکە کە بایەخدان ئێ خۆی گرنگیدانێکە ئێوەیش ینی بیوە مای سرنجڕاکێشانە ئێوەش بن فرە مەمنون ئێوەم لەو بوارەوە چەندین کەناڵەکانتر ئەرک و زەحمەتکیشان مەمنون گشتانم ئێمە و ئێوە بەڕاستی من ئێمە هونەرمەند ئەوانەی کە هونەرمەند بەڕاستی و ئێوە هاپاوە ئێوە وتوانێت کاری نیشان بێەوە کەسێک ئەرکە کاناڵی ڕاگەیاندنە کە لە خزمەت و هونەرمەندەی بوون ئەرکە گەوراییە وەلی شێوازە کاری وە لەگەرد نابینایی چوونە ئاموزشیان دێن یا کارە ئەجراییکەین وڵات تەنها جێوەجێکردنیانە ئاموزش لەلایەن ئەو زەبانە ئینگلیزیە و زەبانە عەرەبیە و زەبانە کوردیە و کارێ لە پزیشکیە و ئەوە ڕەبتی و منەوە نییە و کارێ من فەقەت تەنها جێوەجێکردنیانە لە دایرە ئەرا ماڵ لە ماڵ جارە دایرە یا هەر جایەکترکە بتوان ئامن جێوەجێیانکەم بەست خب تێکەڵکردنە کارێ لە هونەریدان لەگەرد ئەوان مەسەڵەن ئەدا من ڕەنمونەی تابلۆیی وە دوێنم لە ڕێ دوێنینە تماشای کەم و لەزەتێک لە لیبەم و ئەو پەیامە کە توام گرم وەلی خۆدان زانین فرە وەختی باسی ارتباطە عاتفیە لەگەرد کارە هونەری کردیە مەسەڵەن ئەگەر شعر بود گوش کردیم وەلی دەربڕینە ئەو هەستمانە ئەگە وەرجەیەکە بایم قسە بکەین لە موردە و شێرە بشون لە چەوە دەرکەفێت واس ئەوان کە نابینان نیەتوێنن یا یەکە ئیوە متەوەجبی نەتوێنن ارتباط وەگەردە کاری لە هونەری بارقرار بکەن کە چ جۆر کار هونەری ارتباط لەزەت لەو کاری لە بوون لەزەت لەو کار لێ بوون ئەحساس ئەوان یەک تابلاو هەست ئەران دروستێم هین سەدەی نوزدەیمە فکر بکەم مەلا حەمدوون وشی هەکرمەسی تابلاوش ئەرایان وشی ئەگەر چی کوێرم ناتوانم وەصفی قەمەرکەم بەڵا لاکن ممکنە بە زەکا سەمعم بە بەسەرکەم یعنی ئەگەر چ ناتوانم بدوێنم وەصفە قەمەر بکەم کە مانگی کە نەدیم بتوێنم وەصفی بکەم بەستوانم وە زەکا وە گوشم بکەمە چەو بڕوا بکە ئەوان گوشیان هەم کار گوشکەی هەم کار چەوکەی و تەمام وجودیان چەوە ئەوە هەر ئەوە نییە وە چەو بدوێنن تەمام وجودیان چەوە ئەحساسیان ئەیش هەر گەڕێدەوە ئەرای توانایی پەروەردگار بەڕاستی چشتی وەلیت سنێ دوو چیش دەدەپێت وە جای نابینایان من ئەوە لە لیاندیم بەڕاستی یعنی مەلا حەمدوون چشتی گوتیە
دووبارە ناودوو بەڕاستی ئەوانە گوشیان کردن بە گوش زیاتر دوێنن لە چەو من ئەوەی کە لێلیان دیم مثلا کەسێک هونەرمەند دوونیم مثلا ئەگەر بگەردێمەوە ڕا پێشترەکەی لەشون لەۆناردۆ داڤینچی مثلا فلانە تایبەتمەندی لە کاری لێ هەست یا مثلا فلان مجسمە ساز است ئیجور خصوصیەتی لە ناو کاریە لە ناو شخصیەتی هەست فلان کەسایەتی سیاسی ئەگەر وە شێوەی سنفیش تماشای بکەین مثلا نەقاشەی لی وەیە شیوازە یا مثلا ئارایشکەر وەیە شیواز تایبەتمەندی هەست لە وجودیان ئیوە لە لای نابینایل چە دینە کە لە لای بەقیە کۆمەلگان نییە لە لای بەقیە کۆمەلگان نیە لای نابینا نابینا وە گشتی باسکەم دڵناسیکیان عەجیبە فرە دڵناسکن زۆر ڕەنجە من حتمما وەکو بینایک کاری گوتو بتوام کاری وەرکەسی بتوام چاوەڕێی کەم ئارام ئەنجامی بدەیت ئەمما ڕێکیش نەگەفت ئەنجامی نەدەیت زیاد ڕەنگە گیر نەدەم ئەوان وانە کاری وەری تواست ئەنجامی دایت ئەوە دیتەوە ئەنجامی نەدایت دڵی فرە ناسکە و فرە وەری ڕەنجەی ئەوە یەک و دووە من ئەحساسیان یەک چیشتتر لە ناخیان دیمە فرە سنجم ڕاکێشاس لە بیرچوونەوەس لە یاچوونەوە یعنی ئێمە خۆمان هەزار جار چیشت فرامۆشکەین ڕەنگە من لە ماڵەت و بوارە ژیانمە هەرچی بچیمە شوێنێک من تابلۆ دروست کردمە بڕوا بکەیت یەک پیت یا وشێک نەنامە ئەرا حکمەوەی قاڵ تێکەڵ بیمە و لەسەر ناو خاڵەکە بێ و یا شعر نووسامە دووبارە ڕەفیقی کەسی خۆنزەوتی فڵانی ئەیە مثلا ئەی بیتە ئەیە مثلا دوو نقطە اشتباه کردە یا ڕێ اشتباه کردە ئەوان ئەوە لەلایەن نییە چی شتێک گوتی دەبی نە لە یادی چوت نە فرامۆشکە یعنی نە فرامۆش شتەکەت نە ئیشتباهی بیکات یعنی ئیشتباه لە کاریان نییە یا چوونەوە لە کاریان نییە ئیمڕۆ قرارە دی دەبی بیش دوای دە ڕۆژ دوای دە ڕۆژ فڵان سەعات بیشەبیم ئیکارە دوای دە ڕۆژ فڵان سەعات بیشەبیم لەو کارە ئەو خصوصیاتە نەفرەیە بەڕاستی من لە خۆمان نەدیمە یعنی ئیمکان فرامۆشی هەین بەس ئەوان ئەو فرامۆشی وەرگیانیان نییە هیچ وەختە فرامۆشی وەرگیانیان نییە کاک تەنها شێوازە بەنامەکەمان وەی شێوازە کە ئێمە دوو بەشەوە بڕێ پرسیارەی ئاراستەکەیم هەوڵمان ێستا کەمی خصوصی بود دوایی چیم سەر مۆزوعی لێکە کەمی گشتگیر بود وەلی لێ ناوە تابلۆغانی وە وەشیوەی ئەسلاید و گۆرانی لە هونەرمەندی لە کرماشان دانەی مەڕا بینەرەی لەمان ئاوی خۆیم و دوایەوە درێژەوە باسەکەمان دێت بینەرەی لە عەزیز بەشە هونەری بەرنامەکە لەگەرد تەسویری کارەی لە معەرەخکاری کاک تەنها خانەقینی وەگەردێک و تەماشاکەین دوایەوە لە کۆتایی درێژەوە باسەکەمان دێت
مچو یا خوالت که گد عزیز باو 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 گیر بو خویده چو باو 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 مچو روا باو 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 مچو روا والله يمشوا للامان روج بك رواي روج بك رواي من شوتم عزيز باو 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 تو نفتي مر من شوتم عزيز باو 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 تو نفتي وقسيناك عزيز باو 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 ولي مدير كافتي باو 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 خنخا سلام باو 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 خنخا سلام والله باو بيلاد وبان ديارا سقام ديارا سقام بوتا بكي من عزيز باو 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 دوسي من لانو بوتا بكي من عزيز باو 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 دوسي من وانو من دار النار عزيز باو 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 تدار باو 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 مجهول روا باو 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 مجهول روا والله يمشوا للامان روج بك رواي روج بك روا هاوڕێ عزیز بەرنامەی هەنار ئەوانەی کە ئێرانە سەرەتای تەماشاکردنە بەرنامەکان لە خدمەتە کاک تەنها خانەقینیم شاعر و موعرەخکار کە لەسەر دار کارەی لە هونەریکەن هایمە خدمەتیان ناو باخچەی دڵم ناو باخچەی دڵم سەرگەردان گەردیم جوز خەیمەی جەفا چشتی تر نەدیم جای سەدان خەنجەر لەسەر تا کەمەر وە گوشەی خەیاڵ وەتیان بیبەمەر ئاوات و حەسرەت کیشاوی دەدار وە زویخا وەتیان عەسەڵ و هەنار خۆیزگ ڕابەربی نیشتوویە سەر تەخت وە ئاگر دووری بیوە زوخاڵ بەخت وە شوێنی شادی چوومە هەزار شوێن وەتن شووی کردیە شادی وەجێ خوێن ناو سەیران بردم هەروە پیم خەنین وەتن با سازبای جا دەستکە خوێنین جن و جانەوەر مار و ئەژدەها زور ناومیدی ناویە خاک بەها
بار تەنهایی سرم کیشادەیشت وەت زندانش بی وە پێی بیش بەهشت. دەست خۆش بوو نەفەسیش هەمیشە زنی. کاک تەنها دووسێ لە کامێرەمانمان ئەلان تابلۆغانی وە زەحمەتێکیشن دەرن گەرن هەر کامێکی وە شیوازی بوو هەر کامی سەلیقەیەک جیاواز لەلی هەنکریاز مەخوام یەکەم هەستن نەتەوەیم فرەوە قووەتە بە خاتری تابلۆ فرەوە دڵمە وەلێ مامونەنی سوالە کلیشەیی هەست پرسیاری هەست لە کەسەیلیکان لە هونەرمەندەی لۆ تایبەتیشن تابلۆغان هونەرمەندەگەشە گشتیان جوور مناڵە خۆمن ئەگەر ئێمە ئی قسە بنێمە زوانی وە بشین مەسەڵەن وتینە کام لەی مناڵی دەفرە ئەزیزە لەلات دڵنیا بە پرسیارەکە جێ خۆیەسی دڵنیا بە واسە هەر کەسەی قسە کردیە بڕوا بکە ینی چشتی گوتیە باید ئەوە بکرێت تابڵاو من هەندێک جار وەک گوتم باری ژیان ئیمەی هونەرمەند وە گشتی باس بکەم فرە کەس هونەرمەندمان دەست بەڕاستی وا ئیجاد کرد کە مناڵ خۆی بفروشێکی کاری لە هونەریە بەڕاستی من قەت ناشم تابڵاوەگانمشم مناڵەگانم ئەوە تەئکید بە تأكيد بە هەر دوینمەیان لە هەر دیدگەیەکیان و هەر تەمەشایەکێکیان کەم ڕنگ و شێوەی مناڵەگەرا من دەی هەندێک جار بڕوا بکە باری ژیانم ئەوە بێ کە وا تواسێت تابلای بفرۆشم بڕوا بکە لە شوێنە تابڵاوە یعنی ئەشکۆ چێ مەرزە خوارەی و نەتوێنست بەمیشم نەوەرەی خوب بەڵێ دروستە دروستکەیدە و وەکەو بەس بڕوا بکە چونکە دارن دارەکان من تایبەت من دار وام هەست هەردی نییە نەنەلی هەست نەتوێنم لەلی بارم نەتوێنم وەک ئەوە گیر باری جادیوە دەست ئەنا خۆ دار فرێز دا لە دار جوانتر جوانتر لە جوانتر هەست بەس تام و چێش خۆی یعنی هەست بڕوا بکە منیش ڕاستە تابلاوم فرێز فرێش بە شوێنەکان هەستم تابلاو گشتیان وەڵام خۆشەویستن بەڵام توتی خۆشەویستترین هەمیشە خۆشەویست هەست و خۆشەویستترین ئەزیز و ئەزیزترین هەست نازانم ترسم ئەوەکانی بشیم ئەیەکەوەکەی دڵی وەڵی مەڕای والله ئەی بیچکەڵە ئەیە کە چوو بە حکمەوە تازە وەک پیاوتن بچکڵش خۆشەویستە بچکەڵەشت خۆشەویست ئەی تابڵاو مەسە ئەیە تایسە دڵنیام لە خۆم بینی دەوەلە دڵنیام لە خۆم چونکە ستایل و شێوەی تابلۆگانم ئەوە کە هیچ گشتین خۆمەکەیت لە هیچ کەس وەرنەگرمەوە هیچ کەس کار هیچ کەس نییە ئەوە هەم ستایل و هەم شیوەگەی و هەم شێرەگەی دارەگەی دار ساجە ئەی داریشە دار ڕووسیە ئەیە خۆ دەخەتەگەی ئەیش دارە بیە ئەویش زەلە یعنی لە چوار دار من توانستمە ئەسفادە بکەم لە یا یەکی گەوە شێرەکانم کەونە و سوورانی کتاوە سوورانێکم چونکە زاراوی سوورانی نووسامەسەی نووسامە ئەو کەسەی کەسە بۆ کەسی کەس بێ بۆ بێ پێ بێ و بۆ بێ دەست بێ هۆشیار و ژیر بێ لە فەریاد ڕست بێ نەک لە مەیخانەی لێکەوتو مەست بێ یا وەزارەی سوورانی کاری کردمە گشتمان دەردبخۆر بووین ئەرا یەکتر ئەیا توێنم بشیم یەکی گەوە ئازیزترین کاری کە تایسە کە کردمەسەی وە هەر هەڵ ئینسان هەی هەڵە و گەردی دەڕا بە نەچەکە خۆی وەلی خانەقین بێجگەدار خۆرما دارێتتر کەمتر هەڵە دروستە دارە لێ مشیرین یان مەسەڵەن وەلی دارە خۆرماکە نییە و دی کارە لەسەری بکەی چشتی جوورە حاڵەتە مەسەن پووسە میوەی نارگیل و یانەسە تۆ لە کو دارە تو دارە ساج دارە ئیدارە لە کو چی ڕەسینە یەکە جای سەرسوڕمان نییە تا ڕادەیە وەک وتم ئیمەی کورد وەگشتی وەک وتم ئاوارە نەویمە ئەگە هانێ وڵات خۆمان بەس بڕوا بکە فکریشی بکەیت لە ناو ماڵ خۆمانیش هەر بود بیشین ئاوارە بمنە ناوت بیشی هەر خانەقین و چونکە من ئێستا کوردمان هەست سەر لە ئەسترالیاوە دەراوردی کوردمان هەست لە تەمام جەهانەوە دیری من کە زیاد دیرۆ نەکەفتمە لە خانەقین نەچێن لە خانەقینیش نەویمە من وەک وتم لە خانەقین و ئەرا کوورە زیاد دیرۆ نەویمە کە ماشان بێ لە خانەقینیش ئەو دارە نییە ڕاستە ئەو دارە نییە وە خاترەوە ئەو دارە نییە کە ئەو دارەی لە مەسەلەن دونی ئەو مەوقع جوغرافیایی خانەقین تەنها خورما خوازت بیشتر زیاتر خورما خوازەوە قەسر شیرین و
زیاتر خورما خوازت کە ئەو داری لە نییە منیش هەر لە خانەقین نەویمە کە هەر گیرکردەی خانەقین کە نەویمە مەسە بیشم من وەل ئەیداری لە چ من ڕستانە ئەیدار لێ هەرچەندێکی زیاد دوور نییە خانەقین و کرماشان کە بە هەر حاڵ هەر یەکێکن لە هەر لە دنچێک و تائیسیشن هۆنارەگە هەڵکەفتەی ئەو ناوچە جۆغرافیایە خەڵکەفت بەڵێ نشانداری بەڵێ ئەوە کۆمەکەم کردی زیاد دوور نیوە لە خانەقینیش خۆت زانی ڕاستە داروباخی کردی فرس بەڵام ئەو مۆخەن جۆغرافیای نەوێ ئیمە ئەو داری لەکەنین و ئەو داری بەرزەکە وە کرماشان مەسەڵەن دینی وە ئەتراف و دەوروبەر کرماشان ڕۆشتکەیت و پەروەردەیدەن کۆرە پەروەردە بوت هەر ئەوەس ئاماری هادەست چەند نمایشگا و پیشانگە داشتی تا ئەلان ئاماری ئەیە هەشتمین پیشانگان بی ئەگەر نابینایان هەشتمین پیشانگاوی کردمەسەوە ئەو پیشانگای ترم دوو پیشانگایرا یاد هەڵەبجەبی دوو پیشانگەمەرا یاد ئەنفال بی 1970 ئەوە هەموو کۆڕ شعری هەمووە نمایشکردن تابلاو یەک پیشانگەمەرایە 8 مارس بی یاد ئافرەتان وەڕاستی ئیمە هەتا بایەخ و ئافرەت نەدەین بەڕاستی ژیانمان ژیانە چونکە ئافرەت بشین نیوەی ژیان بڕاوکە لە نیوەی زیاترە چونکە ئافرەت نەوت ئێمە مامۆساقانە فەرمووت بۆ هەر کەسێ مەیلی و خەیاڵی حفزی ئیسلامی بکە بۆ بە خێوی باخی ئیمان هەروەکو پەرژینەکەچ ئێمە باخی ئیمانمان بەڕاستی ینی باخ ناخ دەروونمان کە بۆ ئافرەت سۆز بوو بەڕاستی هەرا یادە ئەورەبی یادە 8 مارسبی ڕۆژە ئافرەتان یەک یادشم لەسەر داواکاری لایەنە یەکەتی نیشتیمانی کوردستان بی کە ڕۆژی بێکی یادە دامەزراندنی بی کە لەسەر خاستە خۆیان چەند تابلای گەران دروست کردم ئەویش بریتی بی لە دروشمەکان خۆیان ئەو پەیامەی لە کە ئەو لایەنە سەری دروست بێ و ئەی یاد ئەرای یەکێتی نابینایان بەڕاستی فرەوە شایان زانستمەی ئیسەیش تازگی ئەگەر وەخت بود و دەرفەت بود بتوانیم لی بوارە لی وەخت و ساتە لی زەمانە کە پیشمەرگە بەڕاستی ڕوبەڕووی جەنگ بێتەوە ئەرا پیشمەرگە بتوانم چەند تابلاوێک نمایشگایەک بە تایبەت ئەرایان واز بکەم ئەگەر دەرفەت بود ئەمیدوارم زووتر بەنابەر خوددا بتوانم ئێمە دووست دەریم خەڵکە ئیلام و گێڵان و کرماشان و وە گشتی چواردەوروبەر هەوزاراوەگان ئەسمی ناری من ئەو وەرە سنوور گرێ بێ مۆگەردە ئیلاوە شێرێک لەبارەی ئەنفال فکەم پێشکەشکردینە لە شارە خانەقین لە ناو شار بەڵێ ئەوە ناو شاربی ئەگەر ڕخسەت بێنە پەیمان ئەو وەگەر ئەو تەسویرە کە لەورە شێرەکە خوێنینە کە دی زەحمەتیش نەو دەڕادان دوجارە بخۆنینێ هەی ئەو تەسویرە کە مردمی ئەو ڕێشە یەکەم و وەگەردە هاڵۆهۆی ناو شارە خانەقین ئاشنا بوون ئاشناتر بوو بینەرین عەزیزمان پارچە شێرێک لەبارەی ئەنفال و ئەو کوشتارێکە ڕژیمە باس لە ناوچەی لە کوردستان وە تایبەتی بەشەی لە فەیلی و گەرمەسیرە کوردستان ئەو جنایەتە لێکرد لەورە کردەوە ناوە ئەنفالیش ئەسمی نیاز کاک تەنها شێرێک پێشکەش کردەوە لە ناو شارە خانەقین لە یەکێک لە مەیدانەی لە خوێنێسی کە داواکەم لەدەم وەگەردێکە و گوش بگریم و تماشای بەشیشە بکەین. تەنهام سەربەرزی کوردە ئەوینم هەر ناو کوردە ئیمان و دینم تەنهام پەروەردەی خاک خانەقینم هەر خانەقینە بەهەشت بەرینم یاران یاوەران هاودەدانە چەرگ یادی یارانە نقمە دەریای مەرگ یادی سەردەستەی یادانە ئیمڕۆ یاد جینۆسایدە کوردانە ئیمڕۆ یادی تاریکی نبرە سەلمانە یادی بەندکردن لایە گەرمانە یاد برسی و تینی ژن و مناڵە یاد سزایانە زنەوە چاڵە یاد 182,000 کەسە یاد کەس و کارە دەسەوە دەسە یادی سردانن دەشتی گەرمیانە یادی کوشتن و یاد سەردن گیانە
ياد الشيوان خيمي بوش برا ياد ريشة شرمي وعسل كرا ياد زور ستم جور وجفايا ياد وخاك ناين سير وسفايا ياد جيا كردن هزاران دلا ياد ريشة كنين سوزاي وقلا ياد وياد بردن مردي نوروزا ياد آزيد باري نشتمان وهوزا ياد تاواني قدش إنسانا ياد كومل قردشت عربستانا ياد تلبند منا صاوايا غيرش وكتي وتفرمان خوايا ياد أنفال وبرد هوارم أنفال شو شمشير بري قرارم ياد أنفال وتاهم حيرانم أنفال شو دريا خنكان سيدانم ياد أنفال وتاهم سلسامم أنفال شو دريا خنكان سيدانم ياد أنفال وتاهم سلسامم أنفال شو آقر سزان مرامم ياد أنفال وأنفال وينم آخر داخل جيهانا ناوسينم ياد أنفال شو تاجا سرم حتى بمينم شوري هاورم ياد أنفال قرميانا قم پابند وسو تنها جانا قم بس خود بكار محمد کاک تەنها دوست داشتم فرەتر لێەوە ڕاستی لە خدمەتان دەرفەتە بەنامەکەی کەمێک کەمە و وهەڵە ڕەواڵە تەلەڤیزیۆنەکەی مێژی جوورەسە و پرسیاریش فرە هەست لە خدمەتان ئاراسی بکەم وەلێ لە لای تریشەوە دوست داشتیم شێرەکانیش فرەتر لە خدمەتان بیم و بخوانینێ ئەگەر ئەڕە کوتاییە بەرنامەکە یەک قرتێکی وەرجە کوتایی یە بەشتر لە شێرەکان دەنەگەر پێشکەش و بینەرەی لەمانێ بکەین و دوایەوە ڕسیم لە کوتایی بەرنامەکەی ممنونم ئەی شێرمەوەناوە کوردەکە هڕم پیشکەشەوە تەمامە زاراوەکە هەڕێگان لە هەر کوڕی گوشەی کنارە دنیا هەن چوی کەڵات بەرزە حەسارە ماڵم تەنگی نییە توێنی ڕووکەی لە حاڵم زاڵ و ستەمکار پیچ نێدەی باڵم کوردەکە هڕم شاهێن و داڵم چوی شاهان بەرزم چوی پەڕا و ناودار چوی ڕازاوەر و خەلەلیاسە ئاودار ڕیشەکە نیەوم ئەڕات ستەمکار کوردەکە هڕم نەدرەخت و دار مەترسە تاوی بچۆ بیستوین چەود واز بکە تەختی سینەم بوین زاڵ و ستەمکار مەپرسە چوین شوین کوردەکە هڕم خەفەت کەم وە خوێن وەڕەنج شان و سەختی گەورابیم هەرچی تەنگی بی وەسایەی تو دیم زاڵ و ستەمکار چە بکەی دەپیم کوردەکە هڕم چەوە دەستکەس نیم خاوەن شانازیم چوی قەڵا پیرم تەنها و ئاشتی ئاشتم چوی تیرم ستەمکار فکر خۆت بکە شیرم کوردەکە هڕم وەستەسی دوورم وەستەسی دوورم دەست خۆش بوو منێ بردی دەمانە وەرە و هاڵ و هەوای ئەو ناوچە و وەرە و لای تەبیعەت و سروشتە بەش ڕۆژهەڵات و کوردستان دەست خۆش بوو وەرجەیەکە ئێوەش دوای قسەدان بکەین لە خدمەتە بینەرەیل بشم کە کاک تەنها خانەقینی شوێنە ئەسمەگای خانەقینیە وەلی ڕوڵەی کوردستانەوە لە ماوەی فرەیەکیش لە کرماشان بێ لە خدمەتە ئەو شاعر و هونەرمەندەی لە گەورای کە لە بەش ڕۆژهەڵات و کوردستان هەنوە تایبەتی بەشە خوارینی پەیوەندی فرەیە داشتیەوە ئەلان جورە نوێنەرە ئەوان تماشایکەین یادی هەمیشە زنێ بوو کاک ئەسەد شەراقی ئاغای مەتائی کاک ئەردەشیرە قوبادی کاک سادق سامرە کاک ئەباسی جەلیلیان کاک جەلیلە ئاهەنگەر نژاد و باقی فرە لە هونەرمەندەی و شاعرەی وە تایبەتی کە ئەلان لە کرماشان درن چالاکی فەرهەنگی خۆیان کەن و خدمەت و نیشتمان و خەڵکی خۆیان کەن یە جارتر دەستخۆشی لە لیدان کەم و ئەگەر دوای قسە چشتی دێنین هەمە خدمەتان و ئومیدەوارم سەربەر زێرا
گشتاکە کردوە دنیا ئومیدەوارم مەلای دڵخۆشی و شادی گشتاکە مرۆڤی وەبی جیاوازی چونکە من خۆم لە بەرە گشتی مرۆڤ دۆستم بەڕاستی شادی و خۆشیێرایە ئەو کەسانەی کە وەناو ئەی دنیا کە ئێرا هیچ کەس نێمێنی دڵتەنگی و ناهەمواری تیاتی سەرڕێگە ئومیدەوارم هیچ کەس کیشێنەوە ئومیدەوارم گشتمان بە شادی وە خۆشی وە تایبەت ملەتی کورد چونکە ملەت کورد لە ڕووی میژە و تایمڕۆ تەماشای بکەین قسەی خاصی کردی هەرجاری وە ئەسمێک هەرجاری وە ناوێک هەرجاری وە گروپێک هەرجاری وە شکلێک تێن ئەزێت و ئازارمەدەن ئومیدەوارم ئەی بوارە لە سەر شانمان لا بچین ئیمەش بتوێنین وەک ملەت جیهان بژێمە ناو دنیا ممنونیم لە لەگەر دیەکە ماڵەوەی لە کاک تەنها خانەقینی کەیم و دڵنیایی میش کە هیچ وەک تەنیا نییەوە هیچ کوردێک تەنیا نیە هەموو و لە ئێوەش دەستخۆشی کەم کە هاوڕیمان بین لەگەردی بەرنامە و تا هەفتەی بانان بنیشنە خۆش و ماڵدان ئاوا